ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ چانێڵی Learn and Explore. بە درێژای 7 وانەی ڤیدیۆیی باس لە 7 یاسای سەرەکی فێربوونی زمانی ئینگلیزی دەکەین کە 7 یاساکە لەلایەن مامۆستایەکی ئەمریکیەوە بە ناوی AJ Hoge دانراوە کە لە ڕێگەیەوە زیاتر لە 40 ملیۆن خوێندکار فێری زمانی ئینگلیزی بوون. ئێمەش دوا بە دوای وەرگرتنی ڕەزامەندی لە AJ Hoge بڕیارماندا ئەو 7 یاسایە بۆ ئێوە وەربگێڕین و بە هیوان کە سوودتان پێ بگەێنین. یاسای سێم کە لە دوو ڤیدیۆ ڕابردوودا باسی یاسای یەکەم و دووەممان کردبوو، ئەگەر نەتان بینیەوە ئەوە دڵنیا بن کە سەیری ئەو دوو ڤیدیۆ بکەن پاشان وەرنە سەرەم ڤیدیۆیان. کە یاسای سێم یاسایەکی ئاسانە و زۆر سادەشە، لەگەڵەوەشە زۆر کاریگەرە بۆ فێربوونی ئینگلیزی بە شێوازێکی سەرکەوتوو. ناوەڕۆکی یاساکەش ئەوەیە کە فێری ئینگلیزی ببین لە ڕێگەی گوێگرتنەوە نەوەک لە ڕێگەی سیرکردنەوە. مانای چییە کە ئێمە لە ڕێگەی گوێگرتنەوە فێری ئینگلیزی بین نەک لە ڕێگەی سیرکردنەوە؟ مانای ئەوەیە کە کاتێک کە تۆ ئەتەوێ فێری زمانی ئینگلیزی ببیت پێویستە زۆربەی کاتەکان گوێ بگریت وەک لەوەی سیر بکەیت. بەڵگەش لەسەرەوەی کە سیرکردن سوودێکی زۆرمان پێ ناگەێنێت بۆ فێربوونی زمانی ئینگلیزی قوتابخانە کە لە ڤیدیۆکانی ڕابردووشدا بە هەمان شێوە نمونەمان لەسەر قوتابخانە هێنابوو. ئێمە لە قوتابخانە و لە زانکۆ لە کۆلێژەکان زۆر گرنگی ئەدرێت بە ئینگلیزی لە ڕێگەی سیرکردنەوە، واتە لە قوتابخانەکان لە زانکۆکان زۆر کەم گرنگی ئەدرێت بە گوێگرتن کە ئەویش وامان لێ ئەکات لە کاتی تەواوکردنی قۆناغێکی دیاریکراودا سوودێکیمان وەرنەگرتووە لە فێربوونی زمانی ئینگلیزی کە هۆکارەکەشەوەیە کە ئێمە لە ڕێگەی سیرکردنەوە فێری ئینگلیزی کراوین نەک لە ڕێگەی گوێگرتنەوە. کۆمەڵێکی یەکجار زۆر لێکۆڵینەوە کراوە لەسەر ئەوەی کە گوێگرتن لە ئینگلیزی یاخود لە هەر زمانێکی دیکە کە تۆ ئەتەوێ فێری ببیت هەمویان ئەویان سەلماندووە کە گوێگرتن کلیلی سەرەکی فێربوونی زمانێکی دیاریکراوە کە ئێمەش باسی ئینگلیزیەکەین بۆ زمانی ئینگلیزی بۆ نمونە. کلیلی سەرەکیە چونکە ئێمە لە ڕێگەیەوە فێری وشەکاری ئەبین، فێری گرامەر بین و لەگەڵ ئەوەشدا فێری ئەوە ئەبین کە بتوانین بە خێرایی لە کاتە جیاوازەکانی تردا ئەو ڕستە و دەستەواژانی کە گوێبیستی ئەبین بەکاریان بهێنینەوە. لە ڤیدیۆ ڕابردوودا باسی ئەوەمان کرد کە نابێت بە تەنها سعی گرامەر بکەین. لە ڕاستیدا ئێمە لەوانەیە زۆربەمان کە خوێندن تەواوەکەین، یعنی خوێندنی قوتابخانە تەواوەکەین، ئاستی ڕێزمانمان زۆر لە قسەکەرە بیانیەکان یاخود قسەکەرە ڕەسەنەکان باشتر بێت، چونکە قسەکەرە ڕەسەنەکان لە ڕاستیدا هەروەک لە ڤیدیۆ ڕابردوودا ئاماژەمان پێکرد فێری گرامەر نابن بۆ شێوازێکە ئێمە فێریە بین، بەڵکو لە ڕێگەی گوێگرتنەوە فێر هەبن. بۆیە ئێمە زۆر جار ئاستی گرامەرمان لە قسەکەرە ڕەسەنەکان باشترە. ئەگەر کەمێک زیاتر لەسەر بابەتی قوتابخانە بڕۆین، ئێمە لە قوتابخانە هەمومان لە ڕێگەی چاومانەوە فێری ئینگلیزی ئەکرین، لە ڕێگەی نووسینەوە فێری ئینگلیزی ئەکرین، لە ڕێگەی تێکست بوکەوە کە هەمووی پڕە لە گرامەر و یاساکانی گرامەر فێری ئینگلیزی ئەکرین. هەر لەبەرەوەشە لە کۆتاییدا ناتوانین ببین بە قسەکەرێکی باش، ناتوانین ببین بە کەسێک کە بتوانینەوە ئینگلیزی کە فێری بووین بەکاری بهێنین. هەر لەبەرەوەشە AJ Hoge ئەم یاسایە بە گرنگترین یاساکان لە 7 یاساکە دادنێت، لەبەرەوەی بەهۆیە دەتوانین ئاستی زمانەکەمان زۆر بەرەو پێش بەرین و تێگەشتنمان لە بەرامبەرەکەمان زۆر باشتر ببێت. بابین کەمێک بە دیاریکراویتر باس لە گوێگرتن بکەین. ئێمە کاتێک گوێ لە بابەتێکی ئینگلیزی دەگرین پێویستە گوێ لە بابەتێکی ئاسانی ئینگلیزی بگرین، یعنی بابەتێک کە بە جۆرێک بێت لە 95 و بگرە زیاتریشی لێ تێبگەین بەبێ ئەوەی کە بیوەسێنین، بەبێ ئەوەی کە بۆ نمونە قاموس بەکاربهێنین، بەڵکو ئەو لە 95 ئاین بۆ نمونە ئەگەر 100 وشە بێت 95 تێبگەین یان بگرە زیاتریش، واتە گوێ لە بابەتێک بگرین کە بەو شێوازە بێت بۆمان و زۆربەی زۆری تێبگەین، نەک ئەوەی کە هەموو جارێک زۆربەی وشەکان نوێ بێت بۆمان و لێ تێنەگەین بیوەسێنین و لە دیکشنەری یاخود لە قاموسە سەیری ماناکەی بکەین و دووبارە دەست پێ بکەینەوە. لەوانەیە زۆر جاروا پێویست بێت کە سیستمی فێربوونی ئینگلیزی منداڵ بەکاربهێنین بۆی ئێمە بتوانین ببین بە قسەکەرێکی باشی زمانی ئینگلیزی یاخود ئاستی زمانەکەمان بەرەو پێش بەرین، واتە هەندێک جار پێویستە ئەو بابەتانی کە گوێیان لێ دەگرین هێندە ئاسان بن کە منداڵ بەکارهێنێت بۆ فێربوونی زمانی ئینگلیزی. لەوانەیە هەندێک جار هی مناڵی تەمەن 13-14 ساڵ بەکاربهێنین بۆی ئاستی زمانەکەمان بەرەو پێش بەرین کە بۆ نمونە ئەو سیستەمەی لە ئەمریکا بەکارهێنێت بۆ مناڵانی کە تەمەنیان لە 13-14-15 ساڵایە ئەتوانین ئەوانە بەکاربهێنین، یان لەوانەیە ئەو بابەتانە قورس بێت بابەتی مناڵی تەمەن بچووکتر بەکاربهێنین کە گرنگ نییە چی بەکارهێنین، گرنگ ئەوەیە کە شتێک بەکاربهێنین سوودمان پێ بگەێنێت.
یان ئەگەر هاتوو بابەتێکی قورسمان بەکارهێنا بۆ نمونە بابەتێک بێ وشەکانی تا ڕادەیە قورستر بێت پێویستە لەو کاتەیە تێکستەکان بەکاربێنین واتە تێکستی ئەو بابەتی کە گوێی لێ ئەگرین بۆ نمونە بابەتێکی دیاریکراوە نووسینی لەگەڵە پێویستە زۆر جار سەیری نووسینەکان بکەین بۆی بتوانین بە باشتر لە ئەو شتانە تێبگەین کە دەردەبڕێن. ئەمەشمانە ئەوەیە کە ئەتوانین تێکستی و بابەتانی کە گوێیان لێگرین بەکار بهێنین بۆی بتوانین بابەتەکە لە هەمان کاتی کە گوێی لێگرین بیشی خوێنینەوە ئەو کاتە لە دوو لاوەتەوەڵی سوود وەرەگرین لە هەمان کاتە فێری خوێندنەوەکەی بین کە بتوانین خۆمان بە باشی دەری ببڕین و فێری شێوازی دەربڕینەکەشە بین کە ئەمەش زۆر گرنگە. لە کۆتاییدا دەڵێن گوێگرتن زۆر گرنگە و لە هەمان کاتا زۆر ئاسانە چونکە هەمومان توانین لەو کاتانەی کە مەجالمان هەیە گوێ لە بابەتێکی ئینگلیزی بگرین بۆ بەرەو پێشبردننی زمانەکەمان بۆ نمونەکە ئەڕن بۆ بازار ئەو کاتێکە لەناو پاسانیان لە تەکسیان کە کاتمان هەیە توانین گوێ لە بابەتێکی ئینگلیزی بگرین بۆ ئەوەی ئاستی زمانەکەمان باشتر بێت یان کە پاسکی لێ خوڕینیان کە ئەڕێتە پارکێک پیاسەکەیت لە هەموم کاتانەیە دەرفەتن بۆمان بۆ ئەوی بتوانین ئاستی زمانەکەمان بەرەو پێشتر بەرین و ببین بە قسەکەرێکی باشتری زمانی ئینگلیزی. بەم شێوازەش یاسای سێم کۆتایی هات. ئێستا تۆ سێ یاسات هەیە بۆ ئەوەی بتوانین سوودیان لێوە بگریت هیوادارین کە سوودی لێوە بگرن و خۆتان حاضر بکەن بۆ 4 یاسای دیکە کەماوە. تاوەکو ڤیدیۆیەکی دیکە هیوامان کاتێکی خۆشە بۆ گشت لایەکتان خواتان لەگەڵ.